هەر کەسێک بەنێو ئەم بازارەدا تێپەڕێت لێرە خواردنی پێ دەدێت بەبێ بەرامبەر. ئەم بازارە بازاڕی ماسی فرۆشانی شاری کەرکووکی پێ دەوترێت. لەنێو ئەم بازارە خواردنگەیەکەیە لەم خواردنگەیە ڕۆژانە بە بەردەوام بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆز هەر کەسێک پێرەدا تێپەڕێت بەنێو ئەم بازارەدا تێپەڕێت. کارمەندانی ئەم چێشخانەیە ڕێ لێ دەگرن و داوا دەکەن خواردن بباتەوە بۆ ماڵەوە بەبێ بەرامبەر. من بۆ وردەکاری زیاتر لەسەر ئەم پرۆژەی ئەم چێشخانەیە دەچمە لای خۆیان. سڵاو دەبێت بۆم باز بکە پرۆژەی ئەم کارە خێرخوازیە چۆن بوو بە والله ئێمە وەک ستافی مەطعەم دڵشاد و بێت سەماک کە نەنگ و باپیرەمان ئەمر خوای کرد ئەوە ماوەی 6 ساڵە هەموو مانگی ڕەمەزانی پیرۆز خواردن دابەشەکەین بەسەر هەژارانە نێزیکی 1500 بۆ 1700 نەفەر ڕۆژانە تەوزیعەکەین. بەڵێ باشە بۆم باز بکە خواردانە چینکە بە خەڵکی والله هەر ڕۆژی و نوعێکە ڕۆژێ برنج و فاسولیا و مریشکە ڕۆژێ گۆشت و برنج و نۆکە هەر ڕۆژی و شتێکە ئێمە جەدۆمان بۆی داناوە. باڵێ گۆشت و مریشکی تێ هەموو ڕۆژێک ڕۆژێ قیمەیە ڕۆژێ گۆشتە ڕۆژێ مریشکە ڕۆژێ جاروایە ماسیە مەطعەم خەڵک هەیە دێدەنەوە بازاری ماسی ڕۆشان ئەحمەد ئاغا کە دێن ماسیە کڕن و ئەمە ڕێگەیان لێگرین و خواردنیان دەدەینێ عەمەلە هەیە لە ئەحمەد ئاغا لە فندقەکانە خەون هەیە ئفلیجە هەیە ئێمە جاروای خواردنی بۆ نێرین بۆ جۆرە کەسانەیە. ئەم کارە ئێوە لە پێناو چیتە؟ لە پێناوی ئەجرێک بۆ نەنگ و باپیرەمان بنووسێ و لە پێناوی خودای گەورەیە. ئێمە هەر لێرە تەباخمان بۆ یەناوە تەباخی شارەزا لەم بوارە خواردن دروستەکە هەموو ڕۆژێک بەڵێ نێزیکی 1500 بۆ 1700 نەفەر خواردن ئەڕات هەموو ڕۆژێک. بەڵێ لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە تا ئاخر ڕۆژی ڕەمەزان لە سەعات 4ەوە دەست پێەکەین بۆ تا کاتی بەربانک. نازانم لە یەکەم ڕۆژی ڕەمەزاندا چەند خواردنی سەفەردا داوە؟ لە یەکەم ڕۆژی ڕەمەزانمان ئێمە تقریبان 1500 نەفەرمان ڕۆی 1500 الحەمدولله شکر بۆ خوا ڕۆژ زیاد دەکا دوێنێ گەشتە 1600 الحەمدولله ئەم ڕۆژ گەشتە 1650 گەشت ئەوەنە حسابمان کردووە. بەڵێ بەڵێ خۆت باس لەوە کرد ئەوەی کە مەنجەڵی هەیە لە ماڵەوە شتوانی بێنە. بەڵێ هەیە مەنجەڵی هەیە عایلەیە زۆرن مناڵن مەنجەڵ دێنێ مەنجەڵێ برنجێ دێنێ مەنجەڵێ مەرەگێ دێنێ گۆشتێ دێنێ شەعریا ماستا و ئەوش دەست سەمون هەموو شتێ دێنێ الحەمدولله. ئەمڕۆ چ جۆرە خواردنێکتان کرد؟ ئەمڕۆ قیمە و نۆک و برنجی سپی. ئەوەی کە لەنێو ئەم کیسەیەدا چییە کە ئامادەتان کردووە بۆ خەڵک؟ نۆکە قیمەیە برنجە حەزەکەی سێر شکەن ئەمە برنج و قیمەکەیە ئەمە سەمون و ئەمەش نۆکەکەیە ئەمەش نۆک ئەمەش ماستا و هەموویەتی ئینشاءڵڵا تا ئاخر ڕۆژی ڕەمەزان خوا عومر بدا ئێمە بەردەوامە بین و هەموو ساڵێک خوا حەزکە. چاومەچ ئەوەی گوێبیستی بوون گوتەی کەسێکە کە لەم چێشخانەیە کار دەکات باس لەوە دەکات کە هەر کەسێک نەبوونا یاخود هەژارە دەتوانێت بێت لێرە خواردن بۆ تەواوی ئەندامانی خێزانەکەی بباتوە. ئەوە جێگەی باسە هەر کەسێک وەکو گوتم هەر کەسێک بێرەدا تێبڕێت دەتوانێت خواردن ببات بۆ ماڵەوە و بۆ خۆیشی و ئەوەی کە جێگەی باسە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەشێکی زۆری چێشخانە و خواردنگەکانی شاری کەرکووک بەبێ بەرامبەر خواردن دەدەن بە کەسانی هەژار و کەم دەرامەت. ئەوەی کە لە پشتی منیشەوە دەیبینن ئەوە چێشخانەیەکە کە ڕۆژانە بەبێ بەرامبەر خواردن دەدات بە هاوڵاتیانی شارەکە.